لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 8. ئایا وەسوەسە لایەنی سوودبەخشی هەیە؟ وەکو پێشتریش ئاماژەمان بۆ کرد، وەسوەسە لە بنەڕەتدا بریتیە لەو ئامرازی بێدارکردنەوەیەی کە لە زۆر کەس و بەتایبەت خاوەن فیترەتە هەستیارەکاندا هەتا کۆتایی تەمەن دەبێت بە هۆکاری گەشەکردنی توانا و لێهاتنەکان، هەتا دڵی ئیماندار چەشنی زەمبەلەکی سەعات بە وەسوەسە قورمیش بکرێت، هەمیشە و بەردەوام بەرەو پێشتر و پێشتری دەبات، چونکە لە سایەی ئەمەدا تاقیکردنەوە و چێبەرچێ هەتا کۆتایی تەمەن بەردەوام دەبێت. ئەو شتەی کە خێری جیهادی هەرە گەورە دەستی ئەو ئیماندارە دەخات کە عەقیدەی دامەزراوە و کردارەکانی لە جێی خۆیاندان و بەسەر نەفسی خۆیدا زاڵ بووە، وەسوەسەیە. لە ڕوویەکی دیکەوە وەسوەسەوە لە مرۆڤ دەکات هەمیشە وریا و بێدار بێت. ئیماندار پێویستە ئاگاداری ئەو پاڵدانەوە و بێخەمیە بێت کە دەرەنجامی سەرکەوتن بەسەر نەفس و یەکلاییکردنەوەی پرسە ئیمانیەکانە. هەر بۆیە پێویستە ئیماندار لە بەرامبەر ئەو نەیارە سەرسەختەوە کە بۆ ساتێکیش خەو ناچێتە چاوی، بەردەوام وەکو سەربازێکی ئامادە باژوا بێت بۆ ئەوەی نەکەوێتە یەکێک لە چاڵە شەیتانیەکانەوە، هەروەک نەخۆش بەهۆی نەخۆشیەکەیەوە لەخوا دەپاڕێتەوە و دەلاڵێتەوە. کەسی توش بوش بە وەسوەسە لەگەڵ دەرکەوتنی هەر یەکێک لە نیشانەکانی نەخۆشیەکەیدا دەڵێت ئەمان خوایە گیان و لە دەست ئەو عیفریتە هەڵدێت و پەنا بۆ خوا دەبات، وەهانا بۆ قەڵایەک دەبات کە گوناه لێوەی دزە ناکاتە ژوورەوە. ئەوەندە هەیە وەکو لە بەشی ئایندەشدا باسی دەکەین، پێویستە کەسەکە وەسوەسە گەورە نەکات و نەیکات بە شتێکی زیان بەخش. 9. چارەسەرە کرداریەکانی ڕزگاربوون لە وەسوەسە. ئەلف، وەسوەسە لە بەهێزی ئیمانەوەیە. سەرەتا پێویستە بڵێم کە وەسوەسە شتێکی زۆر ترسناک نییە، چونکە کەسەکە خاوەنی ئیمانە، بۆیە وەسوەسەی بۆ دێت. یەکێک لە هاوڵە بەڕێزەکان بە پێغەمبەری خوا دەفەرموێت: ئەی نێراوی خوا، جیرۆدەی دەستی وەسوەسەم. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامدا دەفەرموێت: شتێک نییە لێی بترسید، چونکە ئەوە لە بەهێزی ئیمانەوەیە، چونکە شەیتان دەزانێت ئێوە گەوهەری ئیمان و گەنجینەی عیبادەت و ئەڵماسی خزمەتکردن بە ئاینتان لایە، بۆیە بەنیازی دزی و جەردەیی هەڵدەوتێتە سەرتان. چەتەیی لەوانەیە لەم سەردەمەدا لە دەریاکاندا نەمابێت، بەڵام چەتەییکردنی شەیتان بەرامبەر بە مرۆڤ لە سەردەمی حەزرەتی ئادەمەوە دەستی پێکردووە و هەتا قیامەتیش بەردەوام دەبێت. هەروەک چەتەکانی دەریا هێرش دەکەنە سەر ئەو کەشتیە دەوڵەمەندانەی کە گەنجینە دەگوازنەوە و دەستدرێژی دەکەنە سەر ئەو دوورگانەی کە خەزێنەیان تێدایە، شەیتانی شێرش دەکاتە سەر ئەو دڵی ئیماندارەی کە گەوهەری ئیمانی هەڵگرتووە. خۆی لە خۆیدا ئەو خۆی بە دڵە خاڵی و بەتاڵ و وشکەکانەوە سەرقاڵ ناکات و تیری وەزوەسەیان تێناگرێت، تەنانەت دزەکانیش چاو لە ماڵە دەوڵەمەندەکان دەبڕن. ئایا کافروستەمکارەکانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواش هەروانین؟ ئیمانداری توش بوو بە وەزوەسە پێویستە بەم جۆرە بیر بکاتەوە. شەیتان لە هەموو بەرەکانی جەنگدا شکا، بۆیە ئێستا بە وەسوەسەکانی لەمەڕ ئیمان و ئیسلام و گومانەکانی دەیەوێت سەرقاڵم بکات و دەست بەسەر گەنجینەکەمدا بگرێت. بەڵام خەیاڵی خاوە، هیچی لە من دەست ناکەوێت. ئەمە دوایین پەلە قاژەکانی ئەوە. ڕۆژێک دێت تێدەگات کە هیچی چنگ ناکەوێت و پشت هەڵدەکات و دەڕوات، وەکو ئەوەی چەتە ڕوخسارێک چەند ڕۆژێک بێتە بەردەرگاکەم و دەستم لێپان بکاتەوە و پاشان بڕوات بەڕێی خۆیەوە. خۆ ئەگەریش نەڕوات، من لە ناو قەڵایەکی زۆر پارێزراوم و سەرجەم دەرگاکانی داخراون، بە ئیزنی خوا ناتوانێت هیچ شتێک بکات.